سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی دەست بەسەرکران و مەترسی سەپاندنی حکومی سێدارە بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری مەشهەد، دەست بەسەرکرانی 7 هاوڵاتی خەڵکی شاری ساوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە، درێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر خوێندکاران لە ئێران و درێژەی پچڕانی هێڵی ئینترنێت لە ئێران. درێژەی هەواڵەکان بەردەوامی دەست بەسەرکران و مەترسی سەپاندنی حکومی سێدارە بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری مەشهەد. بەپێی راپۆرتەکان، نەجمە ئەمینی هاوڵاتی 23 ساڵەی خەڵکی شاری مەشهەد پاش تێپەڕبوونی 98 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا لە بەندی ژنانی زیندانی وەکێڵابادی مەشهەد بەند کراوە و بە تۆمەتی محاربە و هاوکاری لەگەڵ ئیسرائیل مەترسی سەپاندنی حکومی سێدارە لەسەریە. بەپێی هەواڵی گەیشت و ناوبراو 11 ڕێبەندانی 1404 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لە بازاڕی فێردۆسی مەشهەد بەو پەڕی تند و تیژیەوە دەست بەسەر کراوە و هەروەها بە بێڕێزی بە ڕێبەری ڕژیمی کۆماری ئیسلامی و تێک هەڵچوون لەگەڵ هێزەکانی ڕژیم تاوانبان کراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە نەجمە ئەمینی لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەش کراوە و نیگەرانیەکان سەبارەت بە سەپاندنی حکومی سێدارە لەسەر بنەمای دانپێدانانی زۆرەمرێ بەرز بوونەتەوە. دەست بەسەرکرانی 7 هاوڵاتی خەڵکی شاری ساوە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە. بەپێی راپۆرتەکان 7 هاوڵاتی خەڵکی شاری ساوە لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر کراون. بەپێی هەواڵی گەیشت و ناوەندە ئەمنیەکان ئەو هاوڵاتیان بە ناردنی زانیاری و هاوکاری لەگەڵ میدیاکانی دەرەوەی وڵات تاوانبار کردووە، بەڵام هێشتا هیچ زانیاریەک سەبارەت بە ناسنامە، شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی و دەست بەسەرکراوانە بڵاو نەکراوەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە مانگەکانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی کەشی ئەمنی لە ئێران شەپۆلی دەست بەسەرکرانی هاوڵاتیان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ نەیارانی ڕژیم لە شارە جیاوازەکان بەرز بووەتەوە. درێژەی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر خوێندکاران لە ئێران. بەپێی راپۆرتەکان، ئەمیر حسێن ڕەزایی خوێندکاری زانکۆی تاران و ڕۆژنامەنووس لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامیەوە لە شاری عێراق دەست بەسەر کراوە و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی چوارشەممە 16 گوڵان ناوبراو بە هێرشی هێزەکانی ئێدارە ئیتلاعات بۆ سەرماڵی باوکی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە و تەنانەت دەستیان بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلە تایبەتیەکانیدا گرتووە. شایانی باسەکە سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. درێژەی پچڕانی هێڵی ئینترنێت لە ئێران. بەپێی دوایین داتاکانی ناوەندی نیتبلاکس، پچڕانی هێڵی ئینترنێت لە ئێران پاش تێپەڕبوونی 1680 کاتژمێر چوەتە هەفتەی 11 خۆی. بەپێی راپۆرتەکان، ئەو ناوەندە چاودێری ڕایگەیاندووە کە بەردەوامبوونی داخرانی هێڵی ئینترنێت لە ئێران دەستڕاگەیشتنی هاوڵاتیانی بە زانیاری، پەیوەندی و خزمەتگوزاریە ڕۆژانەکانی بەجددی سنووردار کردووەتەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ماوەی ناڕەزایەتیەکان و دۆخە ئەمنیەکاندا بە شێوەیەکی بەردەوام ئینترنێت سنووردار دەکات و چالاکانی مافی مرۆڤ ئەو کردارە بە پێشێلکردنی ئازادی ڕاگەیاندن و دەستڕاگەیشتن بە زانیاری دادەنێن. ڕێگری ئەمریکا لە هاتوچووی کەشتیە نەوت هەڵگرەکانی کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان، فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سینتکام ڕایگەیاندووە کە لە چوارچێوەی گەمارویەکی توندی دەریایی دژ بە کۆماری ئیسلامی ڕێگریان لە هاتوچووی زیاتر لە 7 کەشتی نەوت هەڵگر لە لەنگەرگەکانی ئێراندا کردووە. بەپێی هەواڵی گەیشت و ئەو کەشتیانە پتر لە 166 ملیۆن بەرمیل نەوتی ئێرانیان هەڵگرتووە کە بەهاکەی دەکاتە 13 میلیارد دلار. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، 50 کەشتی دیکەش بە فەرمانی ئەرتەشی ئەمریکا ناچار بە گۆڕینی ڕێڕەوی خۆیان کراون و لە هەمان کاتدا
فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕایگەیاندووە کە زیاتر لە 15,000 سەرباز 200 فڕۆکەی شەڕکەر و سێخوڕی و زیاتر لە 20 کەشتی جەنگی و فڕۆکە هەڵگر لە ئۆپراسیۆنەدا بەشدارن. شەپۆلی نوێ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لوبنان. بەیانی ڕۆژی شەممە 19 گوڵانی 1450 هەتاوی ئەرتەشی ئیسرائیل شەپۆلیکی نوێ هێرشی ئاسمانی بۆ سەر چەند ناوچەیەکی باشووری لوبنان دەست پێ کردووە. بە پێی دوایین هەواڵەکان شار و ناوچەکانی نەبەتیا، مەنسووری، بۆجڕەحاڵ و ئارنۆن لە هێرشە ئاسمانیەکاندا کراونەتە ئامانج، بەڵام هێشتا ڕادەی زیانەکان لەژێر لێکۆڵینەوەدایە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە هێرشێکی جیادا فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی ئیسرائیل ئۆتۆمبیلێکی لەسەر ڕێگای عەباسیە لە نزیک شاری سوەر کردووەتە ئامانج و لە ئەنجامدا 3 کەس کوژراون. دووە هەواڵمان سەبارەتە بە دەستبەسەرکرانی لانی کەم 41 ئەندامی گروپێکی سربەسپای پاسداران لە بەحرین. بە پێی راپۆرتەکان وەزارەتی ناوخۆی بەحرین ڕایگەیاندووە کە هێزە ئەمنیەکانی ئەو وڵاتە لانی کەم 41 کەسی پەیوەندیدار بە گروپێکی سربەسپای پاسدارانیان دەست بەسەر کردووە. بە پێی هەواڵی گەیشت و لە بەیاننامەی فەرمی وەزارەتی ناوخۆی بەحریندا ئاماژە بەوە کراوە کە ئەو کەسانە ئەندامی سەرەکی ڕێکخراوێک بوون کە پەیڕەوی لە تێئۆری ویلایەتی فەقیه دەکرد و لە دژی ئەمنیەکانی نیشتیمانی بەحرین چالاکیان ئەنجام داوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دەستبەسەرکردانە پاش لێکۆڵینەوەیەکی ئەمنی ورد و لە چوارچێوەی دۆسیەی سێخوڕیکردن بۆ لایەنە دەرەکیەکان ئەنجام دراون. لە هەمان کاتدا ناوەندە ئەمنیەکانی بەحرین جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە چاودێری چالاکیەکانی گروپە ئۆپەیوەندیدارەکان بە کۆماری ئیسلامی بەردەوام دەبێت. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.